بەمەبەستی داڕشنەوەی هەیکەلی کارگێڕی و حکومڕانی هەرێم ئینستیتوتی میری بۆ توێژینەوە پرۆژەیەک لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکان و بەڕێوەبەرە گشتیەکاندا تا توێ دەکات. پرۆژەکە زیاتر باسکردنی کێشەکانی حکومەتە خۆجێیەکان و شێوازی پەیوەندیان لەگەڵ دام و دەستگاکانی دیکەدا دەبێت و سەرنج و بۆچوونەکانیان وەردەگرێت. زیاتریش لە مێزگردەکەدا سیستەمی بەڕێوەبردننی حکومەتە خۆجێیەکانی هەرێمی کوردستان دەخرێتە بەرباس و لێکۆڵینەوە. جا ئێستا کاتێک هاتووە بەڕاستی بیرکەینەوە بیرکردنەوەکان بخێنە سەر وەرەقە دیبەیتی بکەین. ئێستا ژێمە لە سلێمانی دواتر لە دهۆک و لە هەولێر دەکەوینە دیبەیتی فکری عاسفەی فکری بۆی کە بزانین کلێنەکان لە کوێن ئەهلی خیبرە ئەوانەی لە موقعی قەراردان پێمان بڵێن چۆن چاک دەکرێت. دەرەنجامی ئەو توێژینەوەیە دەبێتە راپۆرتێکی تێروتەسەل ڕەنگە 150 لاپەڕە تێپەڕێت. ئەو راپۆرتە بە هەموو دەستنیشانکردنی کێشەکان و چارەسەریەکان و پێشنیازکردنەکان دەخەینە بەردەستی بڕاردەران ڕایگشتی کۆمەلگای مەدەنی داڕێژەرانی سیاسەتمەداران ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتداران بۆی هەمومان سەیری قەزیەکە بکەین وەکو خاوەن قەزیە چونکە ئەگەر ئەو سیستەمە سەرکەوتوو بێ هەمومان تێدا سوودمەند نەبین. لە دوای شەنوکەوکردن و وەرگرتنی بۆچوونی بەڕێوەبەرە کارگێڕیەکانی سلێمانی و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لە دهۆک و هەولێریش هەمان دیبەیت ئەنجام دەدرێت. دوای کۆکردنەوەی بۆچوونەکان لەسەر هەیکەلی حکومڕانی هەرێمی کوردستان پرۆژەکە بۆ حکومەت بەرز دەکرێتەوە. بەشداربوویەکی مێزگردەکە دەڵێت سیستەمی حکومڕانی هەرێم هێندەکەم و کوڕی زۆرە کە نەوەک تەنها دەستکاری بەڵکو دەبێت هەر لە سەرەتاوە بە سیستەمێکی نوێ دابڕێژرێتەوە. هەموو کۆکین لەسەرەوەی بەڕاستی لە هەرێمی کوردستان سیستەمێکی خراپی فەرمانڕەواییمان هەیە چ وەک فەلسەفە چ مەبادئ چ وەک تەکنیک و شێوازی بەڕێوەبردن هەیکەلەی بەڕێوەبردنمان و بۆ ئەوەی ئێمە هەم سەروەتی مادی و هەم سەروەتی مرۆیی لە کوردستانە خزمەتی وڵاتەکە بکە ئەبێ ئەم شێوازی بەڕێوەبردن و فەرمانڕەواییە بگۆڕین. ئەم گۆڕینەش تەنها بە چاکردن لە بوارێکا و گۆڕینی کەسێک و دوان و ئەوانە نابێ و پێویستی بە لە ڕێگەوە گۆڕینێک هەیە و شارشێک هەیە کە بە تەواوەتی سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لێ بکا کە سەروەت و سامانی مرۆیی و مادی بچێتە خزمەت خەڵک و گەشەپێدانی وڵاتەکەوە. ئینستیتوتی میری کە کاری لێکۆڵنەوە بە دوواداچوونە دەیەوێت ریفۆرم لە سیستەمی حکومڕانی هەرێمدا بکرێت بە جۆرێک دووبارە پایەکانی حکومەت بە فۆرمێکی جیاوازەوەی پێشووتر دابڕێژرێتەوە. بەڵام دوجار ڕوونیە دوای ئامادەکردنی پرۆژەکە حکومەت کاری لەسەر دەکات یاخود دەیخاتە سەر ئەرشیفەکانی. ڕەمیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.